طبعا كارپنتر کە باسم کرد ئەویش هەر یەکێکە لەوانەی خۆی مۆسیقای فیلمەکانی خۆی داناوە یەکێک لەو کەسانە کە ئێمە نایزانین کلین ئیستوود طبعا کلین ئیستوود مۆسیقای زۆر 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 جوانی داناوە بۆ هەنێک لە فیلمە تایبەتەکانی تا ئێستا مۆزیک کردبووە هیچ فیلمێک کردووی داناوە نایە چییە بەڵێ مۆسیقام داناوە بۆ فیلمی خەون کاک عەتاوە بزانم لێرەیە کاک کامەران فیلمی شەوی بێمانکەوە هاوڕێکانەوە تابانخانە تابانخان کەسێکی عەزیزە ڕاستەکەی ئەزانی تابانخان زەحمەتە بڵێ ئەو کاتان هاوڕێ بووی بە هاوڕێتی بە ڕەفیقاتی بەڵام مۆسیقای فیلم بۆ ئێرە کردووە سیکە بەپی بودجەی فیلمەکەیە من فیلمم بینیوە $10,000 بودجەکەی بووە مەسەلەن $1,000 یاوە بە کەسێ فیلمم بینیوە $1,000,000 بودجە بووە طبعا هزار ئینە من ئەو تەخمینە ئەو قسانەی تابانخان ئەفرین زۆر ئەبوو من نەمزانێ ببیتە خواری زۆر کۆمنتان نابینی ڕاستەکەی بۆ نەخێر تەسەوڕەکەم ئەو بەس بۆ تەلیفەکەیە بۆ ئیشکردنی تۆی لە پرۆژەکە ئاجینا مەوزۆعی ئۆرکسترا و تەجیلکردن و ئەمانە ئەوە هەمووی ئەکسترا ئەکسپێنسە یعنی هیچی پەیوەندی بۆ نییە تۆ ناتوانانی ئەوش بکەیتە سەر شانی خۆ ئەشتوانی لە تەخمینەکەتا کە تۆ باسیەکەی ئەمانەش هەمووی باسکەی پێشەوەی ئەو بێ ئەو کاتە مۆسیقاکە $10,000 چەندی تێچێ بۆ تەجیلکردنەکەی ئەوش هینە ئەوەش مەوزوعێکی ترە ئەوەش کاکە ئەمەران ناسایی گیانی من ئەتوانی دوای سێری کەیتەوە پێدوانیە گرنگی تایبەت بە بێشەکی فیلمەکە لاندانەری مۆزیکی فیلمە بالضبط ئافرین ویاخات طبعا کەسێک لەوانە جۆن ویلیام لەگەڵ هانس زیمەر ئۆڤەرچوریان هەیە چۆن ئۆڤەرچور بۆ ئۆپرا هەیە ئەوان زۆربەی فیلمەکانیان ئۆڤەرچوری هەیە وەکو فیلمی ستار وەرز زۆر بۆمان بینیومانە مۆسیقای وابزانم ویاخان مۆسیقای هینەکەی مەشهورترە مۆسیقای ئۆڤەرچورەکەی you are very passionate and full of lovely character. Well done. Thank you so much, Taban Khas. Swastakam Janako. His موسیقانی کە موسیقی بۆ فیلمی بیانی کردووە مەزنیە جیهانی بێ من مۆسیقام بۆ چەند فیلمێک کردووە کەنەدین بە هیچ شوێ پەیوەندیان بە کوردەوە نییە هاوڕێی کەشمان هەیە دڵنیام کردوێتیەوە نامێن ناوبێنم بووی نۆکە دوایی لێمان هین بێ لێمان زویر بن ڕستێکی مۆزیکی دەتوانێت بۆ چەند حاڵەتێکی جیاز بەکار بێ جا لین سولەیمانی ئەو ئازیزی من بەڵێ خۆی ئەوە لایت مۆتیڤەکە بوو کە باسمان کرد خۆی لە ڕاستیە من کۆمەڵی ڤیدیۆشم حازە کرد بوو لەگەڵ هاوڕێیان قسەم کرد زەحمەتە فەیسبوک ناتوانی باکان فۆرتی ناتوانی کە بوو بە سکرین شێر هەر بە سکرین شێرە بێ یان ئەو تا هەر بە لایڤ بێ ینی نەمەتوانی ئەوە بکەمەجینا بەڵێ من کۆمەڵی ڤیدیۆم حازە کرد بوو کە یەک گرتەیە چەند مۆسیقایەکم بۆ دروست کردووە بۆی پێ بڵێ کەسێک لە قەراغ ڕووبارێک وەستاوە ئەتوانی بیکەی بە ڕاکردوویە کەسێک لە قانون ڕای کردو شتێکی خراپی کردووە یا ئەتوانی بیکەی بە کەسێکی دڵتەنی بێتاقەت کە لەگە خۆشەویستەکەی عاجز بووە ئەتوانی بە تەواوەتی مۆسیقاکە ئەو پێ بڵێ ئەسڵان هەر ئیشی مۆسیقا ئەوەیە ئەوە تابانخان ئەوە کاک عەلی سەعید چای منی بەڵێ بە ڕێزێک بەنای ئاراس و ماستەری خوێن لە هۆڵند هێناوە مۆسیقا بۆ چەند فیلمێکی کە وەڵ سمیت دەورە بینێ بەڵێ من هاوڕێکم هەیە لێرە عینەشت لە ئیشی ئیفێکت و ئەماناکە لە زۆربەی فیلمەکانی هۆڵیودایە هیچ کەسێک تا ئێستا نایناسێت چکە ئەو هۆنەری داهاکردنە بۆ خۆی زۆر باش نێتیە لە هەر کوێ پیشەسازی سینەما هەبێت ڕۆڵی دانەری مۆزیک بەرچاوە دەست خۆش بوو باتە گەلێک نەنگە زۆر سپاس کاک هاوارگیان و چاویشم ڕۆم بوو لێرەوە بینیمیتەوە چاوەکەم بەڵێ بە تەکید مۆسیقای فیلم هەر تەنانەت یعنی وەکو باسمان کرد بە ئەلبومە فرۆشێ بەجیا لە مۆزۆعی فیلمەکە ینی ئەوەنە پێشکەوتووە من خۆم زۆر بە سیدیەکان کە هەمە مۆسیقای فیلمە زیاتر مۆسیقای فیلم بە پێی کەرتور دەگۆڕێ 100% دەگۆڕێ ئەی چۆن ناگۆڕێ تۆ تەڵان مۆسیقایکی وێسترن هەرجۆ لێ بێت ئەزانی کە ئەمە مۆسیقای کاوبۆیەکانە مۆسیقای جۆ لێ بێ ئەزانی بەڵام ئەوش باسکەین ینی مۆسیقا هەیە بەکار هاتووە مەسەلەن فیلمێکی هەیە ڤان هێلسین فیلمێکی ئاکشنی ڤامپایر و ئەمانەیە لە شوێنێکە لەسەر شاخێک مەجموعەی کارکتەری تایە سازی تایە زۆر بەسەریعی بەکاری هێنن زۆر لە مۆسیقای خۆمانەچێ مەنتیقی باکوور و ئەمانە بەکار هاتووە زۆر جوانە حتا بڵێ ئەمێ لێرە ئەو غەڵەتە نەکەم ناوی مؤلفەکە بڵێم نۆکە دوای ئەو نەبێ بەس فیلمەکە ڤان هێلسینە ئەگەر بیبینی ئەو کوڕەیەکە تەمسیلەکە لە فیلمی ئەکسمێنە دوای ناوەکەی مابیرەکەیە What's your unique point as a Kurdish composer? I have a unique point as a Kurdish composer. unique point من ئەوەیە تاوانخان زۆر گرنگاوە ئێرە
ئەێرێ مۆسیقا بە دڵەکرێ مۆسیقا ئەبێ ئەزەریسی یعنی نەچوو مەسەر ئەوە سێکە تۆ چۆن فێری تەلیفە بی بەوە فێری تەلیفە بی کە تەلیف بکەیت تەنانەت ئەگەر ڕۆژێک هیچ سەبەبێ نییە بیکەیت ئەبێ بچیتە سەر پیانۆکە و شتێک بنووسی تۆ قسە هەیە لەسەر ژیان قسە هەیە کەسێک لەو بەرمانەوەیە من لە ماڵەکەی خۆمەوە دراوسەیەکمانە بینم ژن و پیاوێکی بەتەمەنن کچێکیان هەیە لە ڕووی دەرونیەوە تەواو نییە لە شوێنیش کەشا باسیێمە بکەن من ئاخر ئیشم بۆ ئەو کردووە هەموو ڕۆژێوە بینمەوە یعنی ئەمە تەلیفە یونیک پوینتەکەی من ئەوەیە کە نازانم چی بڵێم پاشنە یعنی ئەگەر تۆ بیت سەرۆیکایی تۆ چەند پارە بەمە پیاکە ڕەم بێ چەند ساڵێک هیچ پرۆژەیەکیش نەبێ ئەم هەموو ئەدەوات و ژوورێکم گرتووە و خەریکی ئیشم و بە سەدان دێمەوە دروستەکەم و ئیشەکەم و مۆسیقا دروستەکەم لەوانەیە چەند پرۆژەیەکی کەم وەرگریت بۆ من ئەمەم هەڵبژاردووە ئەم زمانەیە کە من نەتوانم قسەی پێ بکەم کەسێکی کە ڕەم بێ بتوانێت قسەیەکی پێ بکات بە ڕێگەیەکی قسە بکە هەڵگر سپاس دەست بە زۆر بە تایبەت ئەم سێکشنە لافرم بەدا خوفنیزایەکە بەڵێ کاک هەڵگر ئەو شتە زۆر گرنگە کە من لێرەوە هاوڕەکانم لەگەڵ هاوڕەکانە باسیکەم تکایە وەکو دەرهێنەرێک خەڵکی کە تاقیب بکارەوە ئێستا ئاسانتر نییە گەشتنمان بێتتر و قسەکردنمان لێتر ئێستا هاتوانم تەلەفۆنکەم بۆ تۆ کە لە نیوزیلاندا ئاژیت ڕەفیقەکەم لە ناشڤیڵە مەسەڵەن ڕەفیقەکەم هەیە نازانم لە سینە چۆتە ئێوە بە ئیشێک نازانم ئەتوێکسی لەگەڵا بکێت توانین بیبینی لەبەرەوە تکایە خەڵکی کە تاقیب بکەرەوە قسە لەگەڵ خەڵکا بکە بزانە بۆ پرۆژەکەی تۆ چی باشە مەسەڵەن بزانە ئەو مۆسیقانی ئەو کردوێتی مەسەن داوای لێکە گەر نیشێتی مەسەن بڵێ تۆ ئیشەکەی بە چ شێوازی ئیشەکەی بە چ شێوەیەک ئیشەکەی بەڵام لە ڕاستیا بێ هایبریدیش بیە گەر بتێ وەکو ئیش ئەمە بکەیت چونکە فەرقی هەیە کەمپۆزەر هەیە بۆ داهێنان ئیشەکە کەمپۆزەر هەیە بۆ پارە ئیشەکە لە ئەخیریشە شتێککە بیرم چوو باسیکەم ئەمە زۆر گرنگە تۆ کە لە تایتڵی فیلمێکە ئەبینی نووسراوە جیمس نیوتن هاوارد یان نووسراوە مەسەڵەن نازانم ئەلێکزاندەر دەسپلات یا هانس زیمر یا یەکێکی گەورەم یەک ناوی گەورەی ئەڵێ میوزیک هەر ئەو نووسراوە سێکە ئەو نییە یەک تیمی گەورە لە خەڵک ئیشیان کردووە لەوەیە ڕەمبێسە جۆن ویلیام هەر قودرەتی نەبێ بەهۆی تەمەنیەوە چکە من ڕامین هاوڕێمە چەند جارێک بینیوێتی جۆن ویلیام بەڕاستی پیر بووە بە زەحمەت دەڵاسێ سەر پێ ڕەمبێ جۆن ویلیام ئێستا دانانیشێ هەموو ستار وۆر هەموو سکۆرەکە بنووسێتەوە تیمێک لە تەلەپە و لە خەڵکی خۆی و لەوانەی کە لە ستۆدیۆکانیا بە جەماعیانی چەند ستۆدیۆشی گەورەیە لەوانەیە ئیشی بۆکەن ینی ئۆرکێسترەیتەری هەیە ئەو سێ میلۆدیە گەنووسێ یەک کەس بۆیە بە ئۆرکسترایکی گەورەشکەیت کاتیەوەی نییە مەسا مؤلفە بینی وەکو ئینیۆ مۆراکۆنی لە ساڵەکان مۆسیقا بۆ 3 فیلم 4 فیلم چۆن فریاکەوتوو ئەگە هەر نانیش نەخوا فریا ناکەوێت ئەمیشە ئیشێکی جەماعیە تووتەڵی کە تۆ ناوی یەک کەسە بینی تکال ئەوە تێبگەکە ئەو مؤلفەن هەر خۆی نییە کەسێکی کەیە لە پشت منەوە من مۆسیقام بۆ مەسا فیلم کردووە لێرە یەک تیم ئیشی کردووە 4-5 کەس ئۆرکسترەیتەریش خۆم ئۆرکسترەیتەرم میکسینم کردووە کە ماسەرینی کردووە من دەستم کردووە بە ماسەرین ئەو میکسینی کردووە ئیشەکان تەوزیع ئەکرێ بەپێی هینەکە ئەو هەر بووی